سڵاوتان لێبێ بەڕێزان. جارێکتر لەگەڵتان بۆ وردنی پەیوەندەکانتان لە سەتۆرێکی تری بەنامەکەی خۆتان مایکی خەڵکە تەوەری ئەم جارەتان تایبەتە بە سستی هێڵەکانی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان کە هەندێک لە بەشداربووان پێی دەڵێن کیسەڵیە، واتە ئەم هێڵی ئینتەرنێتە لە هەرێمی کوردستان زۆر خاوەوە دەیشوبهێنن بە ڕۆیشتنی کیسەڵ. بەڵە بۆ ئەوەی هەندێک زانیاری زانستیمان دەستکەوێت لەسەر بەگشتی هێڵی ئینتەرنێت و لە هەرێمی کوردستاندا چۆن بەکاردەهێنرێ و چۆن ئەم سستیە هۆکارەکەی چیە دەچینە لای ئاری عوسمان کە شارەزایە لە بواری ئایتی و نێتوۆرک لە هەرێمی کوردستان. سڵاو لێبێ کاگاری و ئەم کاتەدا باش. ئەم کاتە باش. زۆر سپاس دەکەم. کاگاری با لەوە دەست پێ بکەین سستی یان خێرایی هێڵێکی ئینتەرنێت پەیوەندی بە چیوە هەیە؟ سەرەتا کاتی تۆ بینەرانیش باش. خێرایی هێڵەکانی ئینتەرنێت لە دوو هۆکارە خۆی بینێتەوانێ، بە تایبەتی یەکەمیان باندویت لیمیتیشنەوە تا تەحدیدکردنی سورعەتی هێڵی بەشداربووان. بۆ نمونە ئەوەش کە بە ناوەکانی سلڤەر و گۆڵد یاندی و ئاڵتوونی ئەناسرێتەوە لای بەشداربووان. بۆ هەر جۆرێکی هێڵیش نرخێکی دیاریکراوی هەیە. طبعاً جۆرێکی تر لە کێشەی سستی هێڵەکانی ئینتەرنێت دەگەڕێتەوە بۆ لیمیتیشنی ریسۆرس، واتە باندویت وایرلس کە بە تایبەتی ئەمە زیاتر لە هێڵەکانی کە بە وایرلس ڕابطە ناو کێشەیان هەیە. بەڵێ کاگەری، سەبارەت بە هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان بە چ پێوەیرێک یان دەتوانین بڵێن لە ڕووی جیهانیوە ستانداردە ئەم هێڵە کە زۆر لە بەشداربوانی کۆمپانیەکانی هێڵەکانی ئینتەرنێت گلەیی دەکەن لە سستی هێڵەکانیان؟ وەکو ستاندارد ئەگەر بینە سەر ئەمڕۆ کوردستان بە 3 خەتی فایبەری نێودەوڵەتیەوە بەستراوەتەوە بە جیهانەوە کە ئەمە زۆر جێگەی دڵخۆشکەر و لەسەر ئاستی ستانداردی جیهانیە، وەکو تەکنەلۆجیەکانی کە ڕەبتە بێتەوە بە خەڵکەوە. ئەویش بە هەمان شێوە دڵخۆشانە زۆربەی کۆمپانیەکان ئەو تەکنەلۆجیی کە پێوێ بەشداربوو ڕەبتەکەنەوە بە هێڵەکانی فایبەرەوە بە تایبەتی بە وایردەسەکان زۆربیان ستانداردن، هەروەها خەتی DSL-ەکانیش بە هەمان زۆر لەسەر ستانداردێکی نێودەوڵەتی و پێوەری نێودەوڵەتیشن. بەڵێ کاگەری، زۆر لە کۆمپانیەکان بەس لەو لۆدە دەکەن کە لەسەر هێڵەکانە دەڵێنەوە هۆکارێکە بۆ سستی هێڵەکان، تا چەند پەیوەندی بە لۆدەوە هەیە و ئێمە دەبینین هەندێک لە وڵاتانی جیهانی بە تایبەتی وڵاتە زلهێزەکان ژماری بەشداربوون لە کۆمپانیەکانی هێڵی ئینتەرنێت زۆرە، بەڵام ئەو لۆدە نییە وەکو هەرێمی کوردستان و ئەو سستیە نابینی لە هێڵەکانی ئەوانە، بە تایبەتی بکو نمونەگە بهێنینەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بەڵێ بەداخەوە ناتوانێت مقارنەی کوردستان بکەی بە ئەمریکا، بەهۆی ئەوەی کە لە دنیای چەند باگبۆنێکی گەورە هەیە، ڕەن بێ یەک لە سەرسی ئەو باگبۆنانە بکەوێتە ئەمریکاەوە. ئەوە مقارنەیەکی ناعادیلانەیە بە بۆچوونی من. بەڵام وەکو ئەوەی کە لۆت هەبێت لەسەر خەتی ئینتەرنێت لە کوردستان، پێم وتی ئەم کۆمپانیانەی ئەمە کە فایبەرەکان بەشی هەر یەکە و بە یەک هێڵەوە بەستراوەتەوە. بۆ نمونە بە ئێرانەوە چۆ بۆ تورکیا زۆر دوو لە فایبەرەکانی هیچتریان لە تورکیاوە ڕەبت نییە بە ئێرانەوە، کە ئەمە ئەبێتە هۆی گرانبوونی سعر. باشە کاگاری، ئێمە ناتوانانی بانویسێکی باش بن بە کاگاری، کەواتە ئێمە بەراورد ناکەین. بەڵام ئەو شتی کە پێی دەوتێت لیمیت لە هێڵی ئینتەرنێت کە تۆ سیعەیەک هەیە بۆ دابەزاندنی یاخود داونلۆدکردنی هەر شتێک بێت لەسەر هێڵی ئینتەرنێت، ئەمە لە هیچ وڵاتێکان نییە، بۆ لە هەرێمی کوردستانە هەیە. واتە ئەو کۆمپانیای پێوەرێک دادنێ، بەپێی ئەو پێوەرە تۆ تەنها دەتوانی ئەوەنە مێگابایت یاخود ئەوەنە گیگابایت دابەزێنی. بۆ لە وڵاتی تران نییە، بەڵام لە هەرێمی کوردستاندا هەیە. ئەمە لە زۆربەی وڵاتان ئەو لیمیتە هەیە، بە تایبەتی لە خەتە وایرلسەکانە کە ناتوانرێت بەبێ لیمیتیشن ئیش بکرێ. یعنی زۆر قورسە تۆ ئەگەر بتوانی بەشداربووان دیزایانی سیستەمێ بکەیت بۆ ئەوەی لە 150 بەشداربووانی لەسەر خەت بێت و بۆ خەتیش کێشەی نەبێت. زۆربەی ئەو دیزاینانە کە کراوە لە وڵاتە و لە دنیاشە ستانداردی جیهانی تقریبا تۆ توانی بڵێ یەک لەسەر 3 بەشداربووانە لەسەر خەت بێت. بەڵام لە کوردستان ئەم خەتانە زیاتر چۆنەڵی خەتەکان پرسنڵ نییە، بۆ یەک کەس نییە، بۆ عایلەیەکە. بۆیە بە بەردەوامی ئەو خەتە ئەوەی کە من ئەیبینم و متابعەیەکەم
زیاتر لە 150 بەشداربووان بە بەردەوامی لەسەر خەتە. بەڵێ کاگاری دوا پرسیارمان زۆر بە کورتی ینی هەندێک پێما بێت لە سەرتاوە باس لەوەش کرد کە هەندێک هێڵ هەیە بەرامبەر بە نرخێکی زۆر هێڵێکی باشە کەواتە ئەتوانین بڵێن لەوەی کە ئەو هێڵە بوونی هەیە هێڵێکی ئاوە باش بوونی هەیە هەندێک ناویشان بۆ داناوە لە کۆمپانیاکان کە تۆ بەشداربوویکی فلان کۆمپانیا بێ ئەگە پارێکی زیاتر بدەی هێڵەکەت باشە کەواتە دەتوانین بڵێن هێڵی باش دەکرێت هەبێ لە هەرێمی کوردستان بۆ وایە نرخی بەشداریکردن لە کۆمپانیەکان چۆن دەبینی بە بەراورد بە وڵاتانی تر دوا پرسیارمانە بەڵێ بەنسبەت خێرایەکان و نرخەکانیانەوە کە لە هەرێمی کوردستان هێڵی باش و کوالیتی بەڵێ وایە بینرێت لە کوردستان زیاتر لە کۆمپانیەکانی DSL کە بە کێبڵ ڕەبتن مشکلی واردەت لیمیتیشنیان نییە توانیوانە کۆنتترۆلی ئەوکەن و ئەو کۆمپانیانی کە دیزاینیشی باشتریان کردووە بۆ واردەت نێتوۆرکەکانیان کە واردێسن توانیوانە ئەوانیش بە هەمان شێوە جای بکەنەوانی وەکو سورعەت وەکو نرخ لە هەرێمی کوردستان بە بەراورد لە وڵاتانی دراوسێ ئەگەر ئێمە سەیری وڵاتیشی وەکو ئێران بکەین نرخی هەرێمی کوردستان و کوالیتی هەرزانترە هەتا وڵاتی ئێران لەوێ خەتێکی 512 بە لیمیتی 8 گێگا بۆ مانگێک تقریبا مانگانە 54 دۆلارەکات بەڵام بەس ئەگەر بە DSL وەری بگریت نزیشی 18 دۆلارەکە کە زۆر هەرزانترەکە بەبێ لیمیتیش لە عینی کاتە و لە تورکیا سعرەکان نزیکن لە هەرێمی کوردستانەوە و لە هەمان کوالیتی و ئەگەر سێری وڵاتی شۆک و لوبنان بکەیت هێڵی ئینتەرنێت بە بەراورد لە گەڵ کوردستانە لە کوردستان کوالیتی باشترە و سعریشان بەڵێ زۆر سپاس بۆ ئاری عوسمان کە شارەزایە لە بواری ئایتی و نێتوەرک زۆر سپاس بۆ زانێرەکانت بڵێ یەکەم پەیوەندیمان بریندار لە زاخۆ سڵاو لێ بێ فەرموو زۆر سپاس دەکەم ئێوەرەت باش باشی بەڕێ زۆر سپاس کاک بریندار دەست خوشی بەرنامەتکەین ڕاستی بەرنامەژێکی گەلێکی جوانە زۆر سپاس دەکەم و سەبارەت بابەتێکی یعنی بابەتێکی بێ هەندێت بابەتێکی جوانە بەڵێ کوابلیتۆرناتی بەڵێ سەر ئەنتەرنێتی بڕاستی مرۆڤ چی بێژێت هەندی هەمی شارên کوردستانی ئەنتەرنێت وەک نینە بەڵێ ئەکەم بینی سەخت کەمێنەکە زۆخۆ و دهۆر هەند بۆ یەکێک ئایدی تۆنانە هەندۆخۆ شەبەکە و ئەنتەرنێتی بەڵێ جا ئەم حەستین و ئەو کۆمپانیەک بێت هەر جهەکە دیتەن کۆ سوودی بیشوری ڕات بیدن ئەم حەستین و دەستپێکە هەر تشتێکی شەبەکە خۆ خۆشکردن کاک بریندار بە باوەڕیە تا چما وەکێک نینە هەندێک لە بەشداربووان دەبێژن پەیوەندی بە کێشەی سیاسیەوە هەیە یاخود دەڵێن ئەمە سیاسیە هۆکارەکەی بەڵێ چونکو ئەنتەرنێت وەکتو هەکەرتە بێت سیاسەتی خۆی هەکەرتە بێت بۆ نۆ تەکنۆلۆژی هەر شتێکی تە بێت داچیا خوارێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ لیزا لە سلێمانی سڵاو لەبێ لیزا خان فەرموو زۆر سپاس دەکەم بەڵێ کاکشان من وەکو خۆم لەسەر خەوی بۆم ئەنتەرنێت قساکەم بەڵێ بەڕاستی کاکشان ئێستالی هاتووەتەکە کە زۆر پێک ئەنتەرنێت بێت لە زۆر شتا پێویستە باسی خۆم جێ بە چۆن شتێک بکەم ئینتەرنێت ڕاکێشم بەخەت ئەوەندە خاو بکە نەتوانێت هیچ شتێک بوون وەکو بینیکردیان کۆمپانیەکان بڕێن شتیان هەموو کۆمپانیەکان ناپەسێک هەیەکە ئەم خێرا یعنی هەموو خۆم بەخێراتن بەڵام بەجاخۆسەری کۆمپانیەکان خزمەتگوزاری ئینتەرنێت لە هەرێمەوە زۆر خاوەن کە لە باسی پێداویستی خەڵکەوە نەبوون کەواسمەوە کردوە کێشە کوردستانەوە و ئێمە من وەکو خۆم تەلەبان کە ویلی هاتووە هەموو شتەکانمان بانکردنەوە ئەگەر شتەکان ڕاپۆرتێکمان بڵێیان بە دەوڵەتچوونێکین بۆ لە مۆژۆڵەکانی خوێندنمان نەتوانین بێ لە ئەنتەرنێت بکەین هەموواتە بەڵێ پێویستمان زۆر بێتین کە ناخوانی خاوەسەڵەکان زۆر خاوە ئەخوازم کە کارێکی وا بکرێت کە هێڵەکان خێرا بکرێ بۆی زۆرترین خەڵک لە کاتێکی تەما پێداویستەکان بکەن جێبەجێ بکەن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ لیزا خان لە سلێمانی غەریب لە کەلار
سڵاو لێ کاک غەریب فەرموو. باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دەستخۆشی تەوەرە جوانەکە لێکم زۆر سپاس دەکەم. تەوەرەکان هەمووی زۆر جوانن. زۆر سپاس دەکەم کاک غەریب. بەڕێزی و یەکی تریشەیە بەڕاستی باسی ئینتەرنێتەکەی من بەش بە حاڵی خۆم بە زۆر زەعیف ێزانم ئەمە یەک شتێکیشە ینی زۆر زەعیفە لە حەد بەدەر وەکو ئەوروپایش نییە لە ئەوروپا کلیکێکەکەی یەکسەر مەساڵ بەرنامەی بدێ یەکسەر دێتە سەر شاشە بەڵام لێرە دە کلیکەکەی نایەتە سەر شاشە ئەمە لەلای باسی ئینتەرنێت بەڵام گرێکم لە تەلەڤیزیۆنەکەتان هەیە کاک شوانەگەر بەڵێ فەرموو کاک غەریب بەڵێ دەرفەتم بدەی باسی بکەم بەڵێ فەرموو. باسی ئەو ڕۆژەی بەڕاستی باسی ئەو ماڵە کریا لە چەمچەماڵ من بەش بە حاڵی خۆم بەڕاستی زۆر فرمێسکم ڕێژە ینی زۆر بێتاقەت بووم بۆ وەزا بەڵام لە دواییشا دەرکەوت تەمەشاکەی بەڕێز جەنابی قایمقامی چەمچەماڵ لە وەزعەکە کۆڵیەوە تەمەشاکەی تەمەشا ماڵەکە شەڵترنەوتیان هەبوو ژنەکە موچەیەکی هەیە پیاوەکە موچەیەکی هەیە ژنەکە برایەکی شەهیدە موچەی براکەی وەردەگرێ وازانم دوو فۆرمی بایعی هەیە ئەمانە حەق نییە ئێوە سەیرەکەی هەندێک شتەیە ئەبێ بە باشی لێ بکۆڵێنەوە ئانجا ختەوەر لەسەری دروستکەن وایە ئەوان یە کات شوان ئەمە لەلایەکی تریشەوە لەلایەک باسی ئەگە بم تێڵی باسی بە کورتەیەک باسی بە ڕێز مەلا کرێکار بووە بکەم ئەگەر دەرفەتم بدەیت مامۆستا کرێکار نازان ماوەیەکی زۆرەدا بەجێتە سەر بەڕێز مامۆستا عەلی باپیر و مامۆستا سڵاحەدین بەهاتین و هەروەها پارتی دیموکراتی کوردستانە من بەس ئەوەندە دەڵێم ئەو چندانی کە لەسەر حدود منتەقەیان لە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە حکومەتی کوردستان نەکرد ئەوانەی کە لە ئەفغانستان و لە وڵاتە عەرەبیەکان و هاوریان لەسەر سنووری ئێمە خردکراونەوە کە بە قیادەی مامۆستا کرێکار ئەوانە لە چ وڵاتێکەوە هاوریان لە ئێرانەوە نەهاوریان ئایا ئەوانەی کە لە ئێران و هاوریان ئەو ئەرزاقانەی کە دریا ئەو جندانە و ئاتادانەیە دریا ئەو جندانە کێ ئێدا ئەو جندانە کە تەقییان لە حکوومەتی هەرێمی کوردستان پێکرد بەڵێ کە هاتیەکی شوبات تەقیەوە بەڵێ سپاس بۆ کاک غەریب سپاس کە ڕێگەم پێدا کە قسەکانی خۆتکەی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ڕاوین لە سلێمانی پێم وابێ شارەزایە لە بواری ئایتی فەرموو کاک ڕاوین ئەم کاتە باش کاکن زۆر سپاس دەکەم کاک ڕاوین فەرموو هۆکاری خاوی هێڵەکانی ئینتەرنێت دەگەڕێنەوە بۆ ئەوەی ئەو کۆمپانیانی کە ئینتەرنێت دابینەکەن باندویستیان زۆر کەمە بەشی بەشداربووەکانیان ناکات بەشداربوویان زۆر و باندویستیان زۆر کەمە واتە ئەو لۆدەیە کە باز دەکرێت کاک ڕاوین بێژگە لۆ دەکرێت ینی ئەو کۆمپانیانە حەقە چەنە لۆدیشان لەسەر بێ بتوان تاویزی بنەوە بۆی کە باندویستیان زیاکەن ینی کە بەشداربوویان زۆر بوو ئەوێ باندویستەکە زۆر بێت تاکو و بەشی بەشداربووەکان نەک ئەوەی پێت وایە بۆ زیاد ناکەن ئەمە کولفەیەکی زۆرە بۆ کۆمپانیاکان بۆیە زیادی ناکەن طبعا پارەی چێچێ و کولفەیەکی زۆرتری ئەوێ هەر لە ڕووی هاردوێر و لە ڕووی هەموو شتێکشەوە مادیشەوە بۆیە زیای ناکەن ئەو باندوستی کە یانەوێت کەمتری کەنەوە بەسەر خەڵکەکانە بۆی بە شەموو کەس پێ بکات یان پلاندانێن بۆ ئەوەی کە مەسەلەن ئەو کەسانی کە هێڵی سەراتریانەیە پارەی زیاتریان لێ بسەنن مانگانە پارەی زیاتریان لێ بسەنن بەڵێ کاک ڕاوین یەک پرسیارمان هەیە گەر وەڵام لای جەنابەت بێت باس لە هێڵی باش دەکەی ئەوانەی کە پارەی زیاتر دەدەن پێت وایە ئەوە کەواتە مادەم هێڵێکی ئاوا هەیە ئەم کێشەیە چارەسەر دەکرێت طبعا نەخێر پێویستە ینی کولفەکە چەند ئەو کولفەیە چەنە کە باسی دەکەیت کە کۆمپانیایەک ئەگەر بێت و ئەو سیعایە بتوانێت زیای کات کولفەکەی چەنەوە ناتوانێت بیکە کولفەکە من ناتوانم بڵێم چەنە چونکە ئاگۆڕێ زانێرەکانت ئەگەر هەتە بڵێ بەڵێ بەپی ئەو باندوستەیە کە داوایەکە کۆمپانیاکە مەسەلەن کۆمپانیا هەیە 200 مێگابایت داواکە بۆ هەموو بەشدار بکەن یا 300 مێگابایت داواکە تاوان زۆرتری لەوانەیە 10,000 دلار 15,000 دلاری بوێ مانگانە 20,000 دلاری بوێ بەس مانگانە لەگەڵ بەس مانگانە ئەمەجا لە ڕووی هێنانی کێبڵ بۆ کوردستان و ئەوانەش و زۆرتریەوێت ئەوان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک ڕاوین لە سلێمانی دیارە ئەزە من ئەبووایە لە سەرەتا بموتە هەڵبژاردننی ئەم تەوەرە بە پێی داواکاری هەندێک لە بەشداربووان بوو کە ڕۆژی هەینی پەیوەندیان کردووە هەروەها لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبووکیش وە هەندێک لە خاڵەکان کە باسی دەکەن دەڵێن هەند کۆمپانیایەک لە هەرێمی کوردستان گرێبەستی خۆی دەکات یاخود ئەو بەشدار بووە دەچێت بەشدار دەبێت لەو کۆمپانیای هەندێک خاڵ لە گرێبەستەکەی هەیە دواتر گۆڕانکاری بەسەرا دێت وە
بەپێی ئەو خزمە گوزارانی نییە کە لە گرێبەستەکەدا هەیە ئەمە دیارە گلەی زۆربەی بەشداربووانە بۆی نەبێ بە قسەی خۆمان بڵێ کاروان لە شارە زۆر سڵاو لێ بێ کاکاروان فەرموو زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەنامەکەتان یەکەم بە هەڵبژاردنێک تەوەرەیە زۆر سپاس دەکەم بەڵام من وەک قەزای شارە زۆر بە ناوی من وەک گەنجێک لە قەزای شارە زۆر بەڵێ من پێم وایە ئەم یێڵانی ئەنتەرنێت وەک کۆمپانیایکی بەڵێ حکمیە یان هەنێکیان ئاهلین بەس پێم وایە لە ساعت هەشتا ئەم کۆمپانیەکانی حیزبی بەڵێ بۆیە تۆچی ئاردێکەکەی لەگەڵ ئەو کۆمپانیا وەک کەسێک خەتێکی ئەنتەرنێتە کڕیتر بەس ئەوەی لەسەرەکە لە دوکانەکە چۆیتە دەرەوە یان ئیتر بەرپرسیانێ لەسەر هیچ جاری وایە ئەمە لە ماڵ ئەنتەرنێتمانێ ئەبێ بیگی بەدەستەوە ئەو فلاشە بیتەن حوشەکە لە حوشەکە جاری وایشەیە خەتی نییە بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاکاروان لە شارە زۆر پاییزی غەمشا دەڵێت من دڵنازم لە کەرکووک هەرچەندە من هێڵی هەرێم لای ئێمە نییە بەڵام بە گوێرەی هاوڕەکانم ئەزانم کە زۆر خراپە هەروەها گۆڤەند گەڵاڵی دەڵێت نەبوونی یاسایەک وای کردووە کە کۆمپانیەکان قۆڵی خەڵک ببڕن لە خراپی خەتەکانیان هەروەها شاد عەزیز دەڵێت ئەگەڕێتەوە بۆ ململانی نێوان یەکێتی و پارتی هەروەها باخان حەما دەڵێت کیسەڵێک بنێریت بچێت 6 نان بکرێت و بێتەوە کەمتری پێدەچێت لەوەی کە ناوی کۆمپانیایەکی هێناوە دەڵێت لەو خێراترە هەروەها ئاکۆ سینتاکامۆ دەڵێت ڕاستی هێڵەکانی ئینتەرنێت لە کوردستاندا زۆر خاوەنی وادارم حکوومەت لێپێچینەوەیان لەگەڵدا بکات بڵێ هونەر لە سەنگاو زۆر سپاس کاک هونەر بەڕێزی زۆر سپاس دەستخۆشی بەنامەکەش لێگەین زۆر سپاس دەکەم کاک هونەر بڵێ بەڵام من دەستخۆشی لەو بەڕێزدا ناکەم کە ڕاستەکان خۆیان دەخەنە ڕوو بەڵام ئێمە چی بکەن لە ناحیەی سەنگاوە کە تا ئێستا هێڵی ئینتەرنێت نییە لێرانە بەڵێ ئێمە ینی بەوەش ڕازین کە چەندێک خاوە یان بەو شێوەیە بەڵام تا ئێستا ئێمە هێڵی ئینتەرنێتمان نییە گەل لە ڕێگای جەنابتانەوە لایانی پەیوەندیدار ئاگادار بکرێتەوە زۆر سپاسانە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کوردستان لە هەولێر ئەلۆ کاتر باش زۆر سپاس دەکەم کوردستان خان ئەوە کمێ پرسیارێک بەس بەسەوە کەتاوە نییە تێنەگەیشتم کوردستان خان پرسیارێکمەیە فەرموو بەس بۆ هیوادارم بەرنامەی دکتۆر حەتیدانێ بەڵێ فەرموو دکتۆر حەتیدانێ بەرنامەستانەوی بەڵێ باشە دکتۆر کێ من بەباشی تێناگەم کوردستان خان دکتۆر کێ دکتۆر حەتیە بەرنامەی دکتۆر حەتیدانێ بەڵێ دکتۆر حەتی داوت کرد گلەیەکەت لە چییە زیاتر تایبەتە بە چی بەداخەوە پەیوەندەکەی داخرایە بەڵام ئازان دیارە ئەوەی کە کاک هونەر لە سەنگاو باسی کرد زۆرێک لە شار و شارۆچکەکان لە گوندەکان تا ئێستا خزمەتگوزاری هێڵی ئینتەرنێت نەگەشتووە بە ئەوێ هەندێک لە شار و شارۆچکەکان بە تایبەتی ناوچە دابڕێنراوەکان دەبینین تا ئێستا هێڵی ئینتەرنێت لەو ناوچانە بوونی نییە ئەمە وای کردووە کە زۆربەی گەنجان بەپێی تێبینەکان ڕۆها بەپێی قسەی کاک هونەر لە سەنگاو گلەی لەوە دەکەن کە ئەوان ئارزومندن کە ئەوان سوودمەند بن و بتوانن بەشداری بکەن لە خزمەتگوزارەکانی هێڵەکانی ئینتەرنێت بەڵێ بیلالمان لەگەڵدایە لە سلێمانیەوە کاتە باش کاشوانگە زۆر سپاس دەکەم کاک بیلال دەستخۆشی تەوەرەکە لێگەم بەڕاستیەوەرێکی زۆر جوان زۆر سپاس دەکەم وەڵا لەوەتی ئەنتەرنێت تازە کوردستان و بەتایبەت شاری سلێمانیش کێشەکانی ئەمەنە زۆرە یعنی نازان باسی کامیان کرد بۆ نمونە ئێستا لە شەبەکەیە یعنی گە تۆ ماڵ لە پێتەڵە ماڵتان لە شوێ تا بزانین شەبەکەی هەیە و شوێنیان نە کاکە تۆ خەتێکی ئینتەرنێت هێناوە تۆ بۆ شاری سلێمانیەدا معقول نە پێم بڵێ بزانین لە شوێن لە شوێن نییە جاشی کڕیت مەسەڵەن بۆ نمە ماڵێ ئەگەر ڕزگاری بێت ئەڵە چیم شوێنەکان لە نزمایەکان لە بەرزەیەکەی کاکە تۆ من ئەنتەرنێتە لێکەم ئەگازانی کە بە عەمەلی ئەم شارە نایە بۆ هێناوتە ئەمە ئەوەیان دووەمیان لە کاتی ئینتەرنێتای تۆ مەشغوڵی مەسەڵەن بۆ نمە فەیسبووکی دەکەپڕەکان نامێنێت دوای مەسیجەکە بۆ ئەنێرێت وەڵا کاکە ژیان لە سەعات ئەوەنەوە بۆ سەعات ئەمە نەخاوە بێتەوە ئاگادار بە ئەنجاب ماوەی کەی پێچێت کاکە باڵانسەکەت جاگە باڵانسەکەت زیانای خەتەکەت ئەبڕیت کاکە تۆ ماوەی لەو پێشوعدی دنیا بە خەڵکاوە کە هەتا ماوەیەکی درێژخان بە بەلاشە و لە لایکەوە ئەم شتەکانی بەڕاستی زۆر سێرە بەس من دەسەوەرم وایە ئێمە شتێکە هەیە لە کوردستانە لە سلێمانی بەتایبەتی خەتێکی ئینتەرنێت ڕاکێشاوە پێم وابێت حکوومەتی عێراقی موافقەت لەسەر ناکە ئەو خەتە زۆر هەرزانە مانگی 10 دۆلارە و زۆر سورعەتریشە نازانم تا ئێستا
بۆ نەخراتە بوای جێبەجێکردنەوانێ لە هەموو پێم وابە لە دەواازەی مەلیک محمود شخصیەکەی سلێمانی ڕۆشتووە ئەو ئەم خەیتێتەرێتاڵەن بەس تەبیعی لێرانەوە هاتووە تنازان بۆ تاسە جێبەجێ نەکراوەڵەن حکوومەتی عراقی موافقەتی لەسەر ناکات جاوە هەبێت زۆر باشە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ ئەزان زۆر جار هاوڵاتیان دڵیان خۆشە بێ بەوەی کە کۆمپانیا زیادە بێ دەڵێن منافەسە زیادە بێ بۆ ئەوەی هێڵەکانی ئینتەرنێت باشتر بن بەڵام تا ئێستا وەکو خۆیان و نەتوانراوە بۆ شێوە بێ کە خەڵک داوای دەکەن. بەڵێ ئاری لە سلێمانی سڵاو لەبێ کاگاری فەرموو. بەڵێ کاگاری. بەڵێ زەحمەت نەبێ پرسیارێکمان بوو دەربارەی هێری ئینتەرنێت. بەڵێ فەرموو. ببوورە ناوەکەت وەبزانم غەڵەت بیا کاگارام لە کفریە. ئارام لە کفری؟ بەڵێ. ببوورە کاگارام فەرموو. بەڵێ زەحمەت نەبێ ئێمە لە شارۆچکەی کفریوە هێڵی ئینتەرنێت زۆربەی لەلایەن چەند کۆمپانیایە بۆ دەدرێ بە چەند کەسێکەوە. بەڵێ. بەڵێ بۆ سەبارەت بۆ هێڵەکان چەند نرخێکیان بۆ دیاری کراوە لەو کاتەدا دوایەوەش هینە نرخەکان لەو کاتدا بۆیان دیاری کراوە دوای ماوەیە ئەو نرخێ لە هەر بۆ خۆی جێگیر دەبێت و دوایەوەش هێڵەکە بۆ خۆی نامێنێتەوە هێڵەکە بڵێن کز دەبێت. بەڵێ. ئایا حکوومەت تا ساڵی 2012 تا چەند توانێتی ئەم کێشانە لە کۆمەڵگەی ئێمە یا چارەسەر بکات؟ بەڵێ. اینجا ئێمەش لە وڵاتەکان تر بۆ نمونە وڵاتەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەم کێشانە بە زۆر بە چاکی خەڵکیاوە باوە بڵێن بەس ئەمانای کێشەی سەرەکی ئەمە لەم شارۆچکەی لا چەند شارێک شتێ ئەم هێڵی لێ تای ساگە بۆ نەڕۆێت. بەڵێ. بەڵێ زۆر دەستخۆشتان دێکم. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ شەپۆل لە کفری. سڵاو لێبێ فەرموو. ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەم. چەند ڕۆژە ئەمەیە پەیوەندیتان لەگەڵەوە بکەم. بەڵێ. سپاسی بەنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. من داوایەک لە پەیوەندی باری بە ئێڵە ئینتەرنێتەوە نییە. ناومان دەرچوو ئەمە بۆ چەند لە مانگی 11 تا ئێستا بۆ تاعینات. بەڵێ. بەڵام تا ئێستا باشەرەمان نەکردووە. بەڵێ. لە چ بەڕێوەبەرایەتیەک شەپۆل خان؟ بەڕێوەبەرایەتی لە کفری لە وزارەتی کاروباری کۆمەڵایەتی. بەڵێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ شەپۆل خان لە کفری. ڕێکان ئەمین دەڵێت ناوی کۆمپانیایەکی نووسیوە دەڵێت یەکسانە بە کیسەڵ. هەروەها سالار دۆسکی دەڵێت ڕاستی خەت گەلێک نەخۆشە و دەوێت دیڤەچوونێک بۆی بکرێتەوەها. فاهیل ئازا دەڵێت دیسان ناوی کۆمپانیایەکی ناو دەڵێت نەیتوانیوە باش بێ و نەیتوانێت کۆنێکت بکە بەڕاستی ئەمە خەت نییە ئێمە بەکاری دەهێنین. بەڵێ باوکی سایەمان لەگەڵدایە سڵاو لێ بێ فەرموو. ئەم کاتمان باش. زۆر سپاس دەکەم. وەڵی دەستخۆشی بەنامەکە لێکم. زۆر سپاس دەکەم باوکی سایە. جارێک مێ زەحمەت نەبێ. بەڵێ فەرموو. هەرچەندە گرنگ نیە بە بەرنامەکەی تۆشە بەس داوای لێبوردن نەکەین. ئاساییە فەرموو وراوی. بەحەز دەکەم بەرنامەیەکی ئابووریشتان بێ کە وەکو خەوت پەیوەندیان بێەوە ئابووری وەکو مەسەلەی عەقار و ئەم شتانەوە. مەبەستە لە مایکی خەڵکە بەرنامێکی ئابووریمان هەبێ واتە تەوەری ئابووری؟ هەر تەوەری ئابووری ئیسلام خەڵکی زۆر هەیە عەقاری کردووە بۆ نەیسە بۆ جۆ تا ئێستا عەقاری وەرنەگرتووە. بەڵێ. ئیتر حەز دەکەین بەرنامەی ئەوە ئەم خەڵکە دەسەڵاتی چییە؟ یعنی زەنبی چییە تا ئێستا سێ و چوار مانگە ئاوە بنەی بۆ جۆ دواکەوتووە و لە عەقار لە بێپارە بووە خەڵکان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ شکر لە هەولێر. فەرموو کاک شکر. ئەو کاتەوەم کاتێکت باش. زۆر سپاس دەکەم. ئاشورای بەڕێز. زۆر سپاس کاک شکر. هەرگوزیت بەڵێ بەڕاستی دەستخۆشی لێکەیەکە بەرنامەکانتان دەکەم بەڕاستی جێگا گەلێ خۆتان کردەوە. زۆر سپاس دەکەم. دڵی هەموو جەماوەری کوردستان. زۆر سپاس دەکەم کاک شکر. بە تایبەتی شاری هەولێری خۆشەویست. زۆر سپاس دەکەم لە خزمەتی ئێوە داین. هەرگوزیت بەڵێ کزی هێڵی ئەنتەرنێت من هۆیەکەی دەگەڕێنەوە بۆ دوو حەزبە دڵهێزەکەی کوردستان. یەکەمیا کریستیانۆ ڕۆنالدۆ ئەویدیان ژێنە میسی. تۆ سەیرکە ئەگە کریستیانۆ ڕۆنالدۆ یان میسی لە ناو یاریگا یاریەکە تۆپەکە ڕژێر خاچیانە. حکوومەتەکەی ئێمەش دوو حەزبای دڵهێزەکەی ئێمەش ئەوانە وەکو کریستیانۆ وەکو میسیان لێ هاتووە یاری بەو خەڵکە ئەکەم بە قوربان. یعنی بە هەموو شێوێک ئەیانەوێ دەسەڵات لای خۆیان بمێنێتەوە لە هەر شتێک بێت لە زانست بێت لە ئابووری بێت لە هەر شتێک بێت هەر بوارێک بێ بەڕاستی
وەکو کریستیان وەکو میسی دەیانەوێت ئەوانە بەتەڵی ساحەکە ببێنەوە بەس دڵنیا بە ئەوەش بەیان نامێنێتەوە بەیان ناچێتە سەر من وەکو کەمەندامێک قسە ئەکەم بەڕاستی یعنی تاکەی خەڵک سەوساوە بێ بۆ خەڵک ناکەن هێڵی ئەنتەرنێت خۆی چییە یعنی ئەگەر هێڵەکەی بۆ زیاد بکاتن بەکزی بۆ خەڵکیێنێرن بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ قسەکانت سپاس بۆ کاک شکر لە هەولێر بەڵێ پشتیوان لە چەمچەماڵ بەڵێ کاک پشتیوان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش زۆر سپاس دەکەم کاک پشتیوان بەڵێ ئەوەدان باشیان کرد هۆکارەکانی خاوی هێڵی ئەنتەرنێت دەگەڕێتەوە بۆی کە ئەو کۆمپانیانە چەند میگابایتێک یان یان 400 میگابایت یان 300 میگابایت دەهێنن لەو 300 میگابایتە ژمارەیەکی زۆر بەردابوو بەرداری پێواکەن دەبێت هۆی ئەوەی کەوا لۆ دەی لەسەر ئەو خەتانە دروست بێت و هێڵەکان خاوە بێت کارەکەی لێدا ئەوەی پێم وایە ئەبێ حکوومەتی هەرێم چاودێک لەسەر ئەو هێڵانی ئەنتەرنێت دابنێت ئەو تاوەکو بەپی پیپ ئەو کەسان بەشداریان پێ بکەن بەو میگابایتانی کە بۆیان دانراوە هۆکاری لەو میگابایتانە ئەمەش دەبێت ئەوەی کە لۆدێک لەسەر دروست بێت و خەتەکان خاوە بێت دوایەوە هۆکارێکی دیگەش لێرە ئەوەیە بەڕاستی گرفتێکی ئەم وڵات لەوەدایە زۆربەی هەرە زۆری کۆمپانیەکان لان حەزبۆ قۆڕەکراوە ئەم کارێکی دروست کرد بۆ نمونە لەم ماوەی پێشووە کێشە ڕێبەرکووگەوە ڕەمی لا زۆر کەس ڕوونەوە بوو بێت کە بە کێشەیەکی سیاسی و قاڵەوی کێشەیەکی سیاسیەوە بۆی ئەمە پێم وایە دەبێت حکوومەتی هەرێم بە جددی چاودێری هێڵەکانی ئەنتەرنێت بکات لە کوردستاندا کاک پشتیوان زۆر بە کورتی لەبەر کاتی بەرنامەکە کاک پشتیوان زۆر بە کورتی ئەو چاودێریە چی بێت دەرکردنی یاسایەک بێت یاخود کەمکردنەوەی نرخەکان بێت یان چاکسازی بێت لە هێڵەکانی ئینتەرنێت چۆن بێ ئەو چاودێریە بەداخەوە پەیوەندەکەی پشڕا وچانێک و دێنە وڵاتان بەڵێ بەڕێزان ڕێبەر سلێمانی دەڵێت هێڵی ئینتەرنێت لەم وڵاتەیە هیچ باش نییە و زۆر خاوە بەداخەوە بە تایبەت هێڵی ناوی کۆمپانیایەکی هێناوە دەڵێت لە سەعاتێکدا 3 جا دەبڕێت ئەمە دیارە کێشەیەکی ترە هەندێک لە هێڵی کۆمپانیەکان جاری وایە شەوان یان بە ڕۆژ دەبڕێن وە خەتەکانیان سفر واتە هیچیش خەت نییە بۆ هاوڵاتیان دابان شارباژێری دەڵێت من باسی ئەو کۆمپانیایەک دەکەم بەڕاستی لەوەتەی کراوەتەوە هیچ خێرم لێ نەدیوە و ئەحمەد شێخانی دەڵێت هیوادارم حکوومەت چارەسەری کێشەی سسی ئینتەرنێت کات لە کوردستان هیوادارم لە ئێوەش لە پەیوەندەکانتانە باس لە پێشنیازەکان بکەن چی بکرێت بۆ ئەوەی هێڵەکان بەم شێوەی ئێستایان نەبن بەڵێ باوان لە کانی خان بەڵێ کاک باوان ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم بێ زەحمەت برسیارێک بەڵێ لە کانی خانی هیچ هێڵەکەی ئینتەرنێتمان نییە بەڵێ داواش لە هەر کۆمپانیایەکەکەین ئەڵێ بۆ 20 خەتێک هێڵی ئینتەرنێت ناهێنیەوە گوندە بەڵێ داوامان لێ بە لایەنی کۆمپانیەکان بڵێن سەر بەکوێ ئەو گوندە کاک باوان سەر بە دوکانە دوکان بەڵێ بەڵێ لە یعنی هەر لای ئێمە نیە لە سووردا شەیە لە دوکانی شەیە بەس لەو ناوچەی ئێمە نیە بەڵێ زۆر مەمنون سپاس زۆر سپاس دەکەم بەڵێ سامان لە شارە زۆر فەرموو کاک سامان زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاک شوانجان وڵای من یەک دووسێک لێمە لە کۆمپانیای ڕێبەر کویک بەڵێ فەرموو من خۆم ئێستا ئەو خەتەم هەیە باوەڕ پێ بکە پێش داخستنەکەی باشتر بوو زۆر سەریع بوو زۆر باشتر بوو بەڵام ئێستا لەوەتی بووە بە ئەو سێمانگە بوو بەلاش زۆر خاوە کۆنێت ناکرێ هەتا دووسێ جار کۆنێتێکەکەی ئەوسا بە یعنی زۆر بە ئەستەمۆریەگرێ جایە لە کاتی قسەکردنەوە بتێت لەگەڵ ئەوروپا قسە بکەیت یا بتێت تەسویرێکدا بەزینەوە لە پڕ شەبەکە نامێنێ یعنی جانان زۆر باشتر بوو تا ئێستا ئێمە بەڵێ بەڵێ کاک سامان بەڵێ دەچینە لای ژیار لە کۆیە فەرموو کاک ژیار ئەو کاتە باش کاک شوان زۆر زۆر سپاس دەکەم کاک شوان بن ڕێبەر ئەو ماحۆی تایان خستە بوو ژیار بوو لە
وڵی کاک ژیار هیچ لێ نەگەیشتم شوێنەکەت بۆڕی بۆی باشتر گوێمان لێت بێ. دیارە ئەو ماوەی خەتەکەیان داخست بوو لە سلێمانی خەڵکەکی زۆر گلەیی هەبوو لە حکومات کە داخستیە. ئێستا خەتەکە کرایەوە سست ئیش دەکا. بەڵێ. دیارە ئەوە چەند شخصەکەنە دیارە ئەو کۆمپانیانیان کردویتەوە دیارە خەتای حکومەتی خەتای ئەو شخصانەیە. بەداخەوە دیارە پەیوەندەکەی داخراوی وادارم بتوانە پەیوەندی کاتەوە. ئومێد لە کەرکووک. فەرموو کاک ئومێد. چۆنێ بەڕێزم کاتتان باش. زۆر سپاس دەکەم کاک ئومێد. وەڵای زەحمەت نەبێ من لە کەرکووک وە تەلەفۆنم کرد. ئێمە هیچ خەتی لەو خەتانەمان نییە چۆنێ بێ بۆ خەتانیش کە سیستە لێ ڕازین خۆم چەندەها جار لە سلێمانی ئەوانم تاقی کردێتەوە. بەڵێ. من سێجا بۆ تیشک و بۆ ڕێدەڕا بۆ تیش کردومەتە لە پەیوەندی لەگەڵیان کردووە لە کۆمپیوتەرەکانە لە سایتەکان خۆیانە بۆ یارم ناردووە. هەنی کۆمپانیایشی ئاوازم سێ چوار کۆمپانیا لە سلێمانی هەر دێنە کەرکووکەوە یعنی وەکتری دیایاتن لەسەر کەرکووکوانە با دێن بۆ لایەنە کەرکووکەوە ئەگەر وەکو ئیمزایشانەیە زۆرە من لە ڕێ بەرنامەکەیەوە دەستخۆشتان لێکم ئەم تەوەرەتانم بجات هیوادار ئیجوان لەمان بێ لە کەرکووک ئێمە تەیارەمانەیە بەڕاستی $6 $7 ئەسەرین وەکو تیشک وایە تیشک ناڵێمە ینی ئەو باشەیە بەڵام بۆ نەواژبێ ئێمە زۆر مەمنون یارەبین ئەگەر لە دەگمان بگەێنە ئەو شوێنانە زۆر مەمنون یارەبین دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەین. زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک ئومێد لە کەرکووک بەڵە سۆران لە سلێمانی کە شارەزایە لە بواری ئایتی. فەرموو کاک سۆران. ئەم کاتە باش. زۆر سپاس دەکەم کاک سۆران. والله سەبارەت بەم مۆزوعاتان خۆی ئەم کۆمپانیایە ئێمە بەتاشید ئەم خەتانەکە هێنن لە دەروی وڵاتەوە بە هەر شێوەیەک بێت کە IP وەرەگرن باڵێن باندوس لە ئینتەرنێت وەرەگرن ئەبێ لیمیتێک هەبێ ینی لەژێر ڕەچاوی حکوومەتە لیمیتێک وەرگێ بۆ نمونە ئەو باندوسی ئەو هەیەتی چەندێکە و چەندێک یوزەری لەسەر بێت خۆی سستی هێڵەکان زۆربەی بۆ واگەڕێتەوە باندوسێک هێنن سەرەتا بەکارهێنەر زۆر پێی شادمانە هێڵەکە باشە یوزەرێکی زۆر ڕووی تێیەکە بەڵام کاتی یوزەرەکە زۆرە بێ حسابی لیمیتی خۆی ناکات ئەمەش دێتە هۆیەوەی کە یوزەرەکان بە عاملەی بێزارە بن خەتەکان سستیانی هەمووی گەڕێتەوە بۆ حساب نەکردن لە بینی لیمیت و باندوستەکەیە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ هەژار لە شەمشەماڵ. فەرموو کاک هەژار. ئەو کاتە باش کاکشوان. زۆر سپاس دەکەم کاک هەژار. زۆر سپاس بۆ مینبەرەکەی جەنابتان بەڕاستی بەرنامەکەتان بەرنامەی کە جێگای خۆی کردوتە کە باسی کەمکوڕەکانی ئەمڕۆی کوردستان و بوارەکانی ژیانەکە. زۆر سپاس دەکەم منبەری خۆتانە. بەس من پێشنیارێک کاکشوان بۆ بەرنامەکە دەگەر بکرد لەم ساڵی تازەیەدا کەسێک دێنی ینی پەیوەندی بۆ بوارەوە بێ بەرپرسێک یان کەسێک لە کاری کۆمپانیا یاخود کاری حکوومەت لەو بوارە کە خۆی بەرپرس بتوانێت جوابی پرسیارەکانی وڵاتیان بداتەوە ڕاستەوە خۆی ئێمە چی بکەین بە تایبەتی ئەگەر هاوشێوەی بەرنامەکەی جەناب گەگەر ئێمە سەیرکەین بەرنامەی ترافیک لە ڕادیۆینەوە بە هەمان شێوە یعنی باقەدەم سەکۆیانە زۆر گرنگن بۆ هاوڵاتیان کە دەنگی خۆیان بگەێنەوە مەبەستانە خاڵێکی تر کاگە شوان لەسەر قەزەی بواری ئینتەرنێت لە کوردستانە باقەت نەیگەڕێنن بۆ نەبوونی یاسایەک بەڕاستی یان نەتوانین بڵێ یاسایەک نییە تایبەت بێ بە بوارەکانی گەیاندنی ئینتەرنێت بە یاخود مۆبایل بێت ئەگەر ئێمە سەیری ئەگرێبەستەکان بکەین ئێمە لەگەڵ کۆمپانیەکانەکەین کە هاوڵاتی لەگەڵ هێڵی تەلەفۆنەکانە بێت یاخود ئینتەرنێتەکان هەمووی دژی هاوڵاتی یانی هیچ سوودێک بە هاوڵاتی ناگەێنە ئەگەر ئێمە سەیری گرێبەستەکەکەین کە ئەو هاوڵاتیا چێ لەگەڵ یەکێ لە کۆمپانیەکانە ئەق دەکا ئەبینی هەموویڵێ کۆمپانیا بەرپرس نییە لەوە کۆمپانیا بەرپرس نییە لەوە ئەی کۆمپانیا مقابل ئەو پارەیە کە چی بەرپرسە چی خزمەتگوزاریەک پێشکەش بە هاوڵاتیەکە بۆیە من پێشنیارەکەم ئەگەر بکرێت یاسایەکی تایبەتە بێ یعنی لەگەڵ ئەو کۆمپانیانەیە من یاسایەک ئایگەڕێنەوە بۆ نەبوونی یاسایەک لەو حاڵەتەیە کاکشوانجان. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم بەڵێ موافق لە قەڵاتزێ. کاتت باش کاکشوانجان. زۆر سپاس دەکەم کاک موافق. باشی حتە باشە. زۆر سپاس دەکەم. کاکە بەنسبەت ئەو هێڵانەوە کە دراوە بە خەڵک کە خەڵک گرێبەستی کردو بەڕاستی هیچ جۆرە مافێکی بەکاربەری تێدا نییە یعنی ئێستا ئەو گرێبەستەی کە ئێمە کردومانە من وەکو بۆ خۆم بەشداربوویەک کە یەکێک لە هێڵەکانم کڕیوە پشتی گرێبەستەکە یەک خاڵیش لە بەرژەوەندی بەکاربەر نییە هەمووی لە بەرژەوەندی کۆمپانیاکەیە تۆش وەکو فەردێک دەسەڵاتی ئەوت نییە لێ بێتینەوە لە کۆمپانیاکەی حەقە حکوومەت بەڕاستی ڕەچاوی مافی بەکاربەر بکات بۆ ئەوەی لێ پێچینەوەیان لەگەڵ بکات کە گرێبەستێکی کردو بۆ دەبێت لە 20 خاڵێکی لە پەیوەندی لە بەرژەوەندی بەکاربەر نەبێ هەمووی لە بەرژەوەندی
خاوەن کۆمپانیاکە بێت بەڕاستی دوێ ڕای ئەوەی کە هێڵەکان زۆر خاون من لە قەڵازێ بەشی زۆری بەردەوام یعنی لە دەوری ساعتدا 11 دەتوانم کۆنێکتی بکەم بەردەوام دەڵێ ناتوانانی لەبەرەوەی کە قورسایەکی زۆر زۆریان خستۆتە سەر هێڵێکی زۆر دابش کراوە حەقا خاوەنی کۆمپانیاکان بەڕاستی بەڵێ کاک موفق باسی ئەوە بکەن هۆکارەکەی چییە و حکوومەت لێپرسینەوەیان لەگەڵ کابڵێتەوە بۆ هیچ مافێکی بەکاربەدڕە چاو نەکردووە لەو گرێبەستەی کە کردوتە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ ئاوارە لە سلێمانی فەرموو کاک ئاوارە زۆر سپاس دەکەم کاک ئاوارە بەڕاستی لەسەر تەوەری جەنابەت ئەنتەرنێتە مشکل بەرنامەکەتان بەڵێ بەڕاستی یعنی کۆمەڵێک هەیە ئێستا نایە لە یعنی بەڕاستی خەتەکان زۆر زۆر ضعیفن خەتەکان زۆر زۆر لاوازن لە ڕووی دانێتەوە ئەنجاکانی هۆکاری ئەوەشە کە حکوومەتی هەرێم بە بەردەوامی شتێک دانانێ بۆ ئەوەی کە بتوانێت ئەم خەڵکە ئیشەکانی بڕوات بەڵێ مەبەست چییە کاک ئاوارە مەبەست چییە ئیشیەکەن بە هیچ عالەمی ئیشی پێ ناگەن کاک ئاوارە مەبەست چییە لەوەی کاک هەژار دەڵێت ئیشی پێەکەن کۆمەڵ زەرمەند گۆستیایە بەڕاستی عەلی زۆر زۆر دەرمەندی زۆر زۆر گلەیمان هەیە لێ لۆڕەوە بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەرچەندە ویستم پرسیار لێ بکەم بەڵێ سالار لە سلێمانی ئەم کاتە کاکبام زۆر سپاس کاک سالار فەرموو کاکبام پرسیارەکە من سەبارەت بە وەزارەتی تەربیە بەڵێ گلەیەکمان لێ هەیە ئەم ژینەی کە بۆ پۆلی 4 دەری کردووە بەڵێ ئەڵێ کە ئەو سیستمە بۆ دەوری دووەمەوەی 1-0 تا بوو هەتاکو 6-0 تیاوێ بۆ دەوری دووەمە بەڵێ ئەم هینە بۆ تەلەبەکانی ئێستا باش نیە کە مزارەشەکەین دەسەی هێڵی ئەنتەرنێت مزارەمان کردووە مدیرەکەم ئەڵێ ئەوەی مزاهرە بکە بۆ دەرەوەی هینە فەسقیەکە بەڵێ ئەمە چۆن تەڵا لە تەرەوتی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ ژینۆ لە کەلار بەڵێ فەرموو ئەم کاتۆ باش کاکشوان زۆر سپاس دەکەم ژینۆ خان زۆر دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم بەڕاستی NRT جێگەی خۆی کڕۆتەوە لە دڵی هەموو بینەرێکە زۆر سپاس دەکەم لەسەر ئینتەرنێتیش بەڕاستی ئینتەرنێت لە کوردستانە زۆر زۆر کزە یعنی ئەوە شتێکە توجارەتە کە کۆمپانیاکان ئەیکەن بەڵێ کاک شوان بەڕاستی پێشنیارێکی شمێرە بەرنامەکانتان فەرموو لەسەر فەرمانبەر تا ئێستا هیچ تەوەرێکتاندانە ناوە ئێوە چ شتێکی فەرمانبەر ژینۆ خان یعنی بە فەرمانبەری وەزارەتەکانی تر بەڕاستی ئێستا فەرمانبەر لە وەزارەتی پەروەردە موچەی دەرماڵەی 150 بۆ زیاد کراوە بەڵام ئەمەکانی تر هیچ شتێک باسی لە ئارا نییە بۆچی یعنی ئەم فەرمانبەرەکانی تر بۆچی هیچ تا ئێستا هیچ شتێک باس نەکراوە لەسەریان ئێمە شەکو ئەوان داوامەکەینە تاواکو سێ و یعنی هیلاکە بین ماندووبوون و هاوین و هەموو شتێک بەڵام تا ئێستا هیچ شتێک نەکراوە بۆ فەرمانبەران بەڵێ بەڵێ بەڕاستی ئەمەیەتەوە دێک دەسەر فەرمانبەراندانن زۆر سپاسانەکەم بەرنامەکەشتان زۆر زۆر جوانە جێ خۆی کڕێتەوە لە دڵی هەموو بینەرێکە زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ محەممەد لە سلێمانی فەرموو کاک محەممەد ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەم کاک محەممەد بەڕێزی زۆر سپاس من پرسیارێکم هەیە هەرچەنە پەیوەندی بە تێوەرەکەتانەوە نییە بەڵێ فەرموو من وەکو هاوڵاتیەک داواکاریەکەم هەیە سەبارەت بە بڕیارێکی بەڕێز دکتۆر بەرهەم کە لە ئێستادا جێبەجێ نەکراوە بەڵکو لە ڕێی بەرنامەکەی جەنابتانەوە هەوڵ بدرێت بە جێبەجێکردنی ئەویش سەبارەت بە بڕیاری لابردنی زەریبەی دەخل لەسەر و کەسانی کە خانوویان ملکیان هەیە لە نێوان باوک یان دایک ببەخشێت بە نەوەکانی یان نەوەکانی بیبەخشێت بە دایک و باوکیان بۆچی تا ئێستا جێبەجێ نەکراوە بەڵێ من سپاسی بەڕێسانەکەم زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ دوا پەیوەندیمان بڵند لە سلێمانی فەرموو کاک بڵند ئەم کاتۆ باش بەڕێز زۆر سپاس کاک بڵند چاوەماچەکەم بژیت بەڕاستی من لە وڵاتی بەریتانیا ئاژیم بەڵام ئێستا گەڕامەوە بۆ سەردان و بەردەوامیش ئەگەڕێمەوە بۆ کوردستان سەبارەت بە سستی هێڵ ئەوەی شارەزان زۆربەی ئەم کۆنتڕۆڵکردنی سیستم لەسەر دەوڵەت و دەستورە لە ئەوروپایە بەپێی پەرلەمانی بەریتانی و ئەوروپای یەکگرتوو ئەم شتە کۆنتڕۆڵ کراوە خێرایی چەندە و کۆنتڕۆڵکردنی کۆمپانیاکان کە چەند بەشدار بوو ئەتوانێت ئیجازە بدرێت بە بەشداربووەکان کۆمپانیاک بۆ نمونەکە ڕوخسەتی 7,000 بەشدار بوو وەرەگرێ ڕێپێنەدراو ئەبێت ئەگەر بیدا بە 100,000 بەشدار بوو لێرەیە ئەم بۆشاییە دروست بووە لە کوردستانە من هەست دەکەم ئەمە
واتە کاک بڵند دەرکردنی یاسایەک بۆ ئەم بوارە کێشەکە چارەسەر دەکات بۆ ئەوەی مافی بەکاربەر بپارێزرێ؟ بێگومان چونکە مادەم ئەو خزمەتە هەیە، مادەم خزمەت گوزارێکە هەیە، مادەم ئەو هاوڕێی پێشتاگاری ناوی هێنا کە سێ هێڵمان هەیە ئەویش فایبرە کە تازەترین شێوازی گوێزانەوەی خزمەت گوزاری ئینتەرنێتە. هێڵەکان زۆر باشن، خزمەت گوزارێک مادەم گەشتۆتە کوردستان ئەتوانێت بە شێوازێکی زۆر باش بەکاربێت، بەڵام بەداخەوە بەشداربوویەکی زۆر هەیە لەبەروی کۆنترۆڵ نییە بەسەر کۆمپانیاکانە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کە دوا پەیوەندیمان بوو کاک بڵند لە سلێمانی. هێمن محەممەد دەڵێت لە ڕاستیدا هۆکاری ئەمە دەگەڕێنەوە بۆ کەم تەرخەمی سنتەرەکان و نەبوونی چاودێری لەلایەن وەزارەتی گەیاندنەوە. دوا تێبینی فەیسبوک دەخێنینەوە. سۆران ئەحمەد دەڵێت خۆزگە هەمومان کاتێک گلەیی دەکەین جارێکیش هەڵوێستمان هەبووایە با پێکەوە چەند ڕۆژێک بایکۆتی بەکارهێنانی هێڵەکان بکەین. لەگەڵ ڕێزم بۆ هەمووتان، میش ڕێزم هەیە بۆ هەمووتان. هەرشاد و بەختەوەر بن بەڕێزان.